بە ناوی هەردوو هاوسەرۆک هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتیوانێ بە ناوی مەڵبەندی ڕێخستنی سلەیمانیوانێ خەمخۆری خۆمان غەمی خۆمان بۆ کۆچی دوایی ئەو بەڕێزە ئەو ئەستێرە گەشەی گەلی کوردمان لە هەموو جیهانی ئیسلامی سەرۆکی تەریقەتی قادری من سەرخۆشی لە خۆم لە هەواڵانم لە شغنەرۆ ئەەکەم هیوادارم خواسە بوریان بە بەشداری خەمیانەکەین ئەمە خەمێکی گەورەیە بەڕاستی هەروە ساڕێژ نابێت من هیوادارین ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کاشغنەرۆ لەگەڵ خانەوادەکەی لەگەڵ هەموو مریدەکان لەگەڵ هەموو ئەوانە پەیوەندیمان هەر بەردەوامە بێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چاک ئەوە ئەزانین کە جەنابی کاکە شێخ خۆشەویستی مام جەلال بوو مام جەلال زۆری خۆشەویست ئەگەر ئەو لە ژیانە ببووە ئیسا من دڵنیام زۆری پێ ناخۆشە بوو ئێمەش هەمان ڕێچکەی ئەومان هەیە ئێمە من دڵنیایەکەم ئێمە بەردەوامە بین هاوکارەکانمان یارمەتی یەکترە بین و ئاگامان لە یەکە بێت و دوا ناخۆشی بێت و خوا سەبووریتان بات و ئەو غەمەی لە دڵی ئێوایە لە ئێمە لای ئێمەشە. وأرواح التابعين وتابعيهم إلى المخ